خاوەن خێزان و 4 منداڵە ماوەی 15 ڕۆژە تەنها 35,000 دەستکەوتووە. ئەحمەد عەزیز کە هیچێکە لە کرێکارەکان باس لەوە دەکات لە ئێستادا بەهۆی کرێکارانی بیانی کار بۆ کرێکارانی کورد کەم بووەتەوە و بۆتە هۆی سەختکردنی ژیانیان و نازانن چۆن لەم بێکاریەدا بژێوی ژیانیان و کرێی خانووەکانیان دابین بکەن. بیانیانەکەینە وڵات کە هاتوون ڕێگرن لە بەردەم ئێمە مەخسە بڕۆین بۆ ئیشێکی ڕۆژانە 20,000 ئەو بە 15,000 ڕۆ بە 10,000 ڕۆ. ئەم جارە خەڵکێکیش کە ئیشەکات بە کرێکاری بیانی ئەیکا زیاتر. ماوەی چەند ساڵێکە کرێکارانی ناوخۆ لە بارودۆخێکی قورسدان و کار بۆ ئەوان لە شوێنکارەکان و کارگەکان و کۆمپانیاکاندا کەم بووەتەوە. ئەمەش بووەتە هۆی نیگەرانیان و قورسبوونی ژیانیان. بڕیار کەمال لێکێکی دیکەیە لە کرێکارەکان و دەڵێت بەهۆی بێکاری کرێکارانەوە لە ئێستادا زۆربەی کرێکارەکان لە هاوسەرەکانیان جا دەبنەوە و ناتوانن لە ژیانی هاوسەرێتی بەردەوام بن. کە چەندین کەس بەهۆی نەبوونی بەهۆی دەستکورتیەوە جیابوونەوە لە یەک چەندین خێزان کە کاریگەری بەسەد لەسەدی بۆ کاریگەریەکەش ئەوەتانێ کابرا ناتوانێت بژێویژیان دابین کات خێزانەکەیش مەجبورن لە یەک جابنەوە. و بینایی کە ئێستا ئەیبینین بەڕاستی ئێستا بڕۆ یەک کرێکاری کوردیتیانی. گەر خاوەنکارێک بیەوێت کرێکارێک کاری بۆ بکات ئەوە چەندین کرێکار ئامادەن بانیوەی ئەو نرخەی لە ساڵانی ڕابردوودا داوایان کردووە کاری بۆ بکەن تەنها بۆ ئەوەی لەو ڕۆژەدا بتوانن لانیکەم کارێک بکەن و زۆر کاتیش چەندان ڕۆژ تێدەپەڕێت و هیچ کارێکیان دەست ناکەوێت. بەپی ئامارەکانی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە ئێستادا ڕێژەی بێکاری نزیک بۆتەوە لە سەدا 30 و لە سەدا 75 کرێکاری شوێنکار و کارگەکانیش بیانین. داری دەستی کرێکارانی بیانی و کرێکارانی نایاساین لەم هەرێمی کوردستانەیە وای کردووە ڕێژەی بێکاری کە ناوەندەکانی حکوومەت و لایەنە معنیەکان باس لەواکەن ڕێژەی کرێکاران 14 بۆ 16 باسەکەن بەڵام ئێمە بە هۆکاری بە دوواداچوونی لیژنەکان و سەندیکاکانمان دڵنیایی ئەدەین کە ڕێژەی بێکاری نزیک بۆتەوە لە 30. بەهۆی ئەوەی کرێکارانی بیانی با نرخێکی کەمتر کار دەکەن ئەوە خواستی خاوەنکارەکانیش لەسەر ئەوان زیاترە. کرێکارانی ناوخۆش داوا دەکەن ڕێگەچارێک بژیرێتە بەر بۆ ئاساییکردنەوەی کار و هەوسەنگی لە نێوان کرێکاراندا.